مراد قەرەیلان ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی پارتی کرێکارانی کوردستان PKK شەڕی چەکداری دژی کۆماری ئیسلامی ئێران لە ڕاستای خزمەت بە عەرەبستان و تورکیە دەزانێ و دەڵێت لایەنە سیاسیەکانی کوردستانی ڕۆژهەڵات نابێ بکەونە ژێر کاریگەری هیچ هێزێکی بیانی. گەر وانە خستە بە کیژان کنی و ارتشی مبگوهی وان بگره وین پیش عدالت. مراد قەرەیلان ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی پارتی کرێکارانی کوردستان شەڕی چەکداری دژی کۆماری ئیسلامی ئێران لە ڕاستای خزمەت بە عەرەبستان و تورکیەدا دەزانێ. مراد قەرەیلان لە وتوێژێکدا لەگەڵ یەکێک لە کاناڵە تەلەڤیزیۆنەکانی سەر بە پارتی کرێکارانی کوردستان PKK شەڕی چەکداری لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ڕەت دەکاتەوە. شەڕی چەکداری نه بدن پیش. خباتا سیاسی، ریخستنی، گلیری، چاندی بدن پیش. اما حتی واسه حل و مرجی هی کنها تو لدجی کمارا اسلامی ایران شرکی گوری چکداری بریخینی تدکوی بن خدمت ترک و سعودی. ناوبراو دەڵێ لەسەر ئەساسی بارودۆخی ئێستا لە کوردستانی ڕۆژهەڵات دەبێت چالاکی تەشکیلاتی، کولتوری و مەدەنی پەرەی پێ بدرێت. ئەو ئەندامەی ڕێبەری PKK لە درێژەی قسەکانیدا دەڵێ شەڕی چەکداری لێکەوتە و دەرهاوێشتە بە دوای خۆیدا دێنێ کە دەبێ حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات ئەوە لە بەرچاو بگرن. قەرەیلان دەڵێ لایەنە سیاسیەکانی کوردستانی ڕۆژهەڵات نابێ بکەونە ژێر کاریگەری هیچ هێزێکی بیانی. لەگەڵ دەستپێکردنەوەی شەڕی چەکداری حیزبی دموکراتی کوردستانی ئێران کاربەدەستانی تەرۆریستی ئێران بەردەوام بانگەشەی ئەوە دەکەن کە حیزبی دموکرات لەگەڵ هەندێک لە وڵاتان پەیوەندی هەیە. موحسێن ڕەزایی یەکێک لە فەرماندەکانی پێشووی سوپای پاسداران و سەرۆکی کۆڕی دیاریکردنی بەرژەوەندیەکانی نیزام لە لاپەڕەی ئینستاگرامی خۆیدا باسی لەوە کردووە کە حیزبی دموکرات و بەرپرسانی عەرەبستانی سعودی لە شاری هەولێر بەنهێنی کۆبوونەتەوە. عەلی شەمخانی سکرتێری شورای باڵای ئەمنیەتی ڕێژیم لە دیدار لەگەڵ کەریم سەنجاری وەزیری نێوخۆی هەرێمی کوردستاندا نیگەرانی خۆی لە چالاکیەکانی ئەم دوایانەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە قوڵایی خاکی ئێران دەربڕی و گوتی جوڵەکانی دژە شۆڕشە کلاسیکەکان لە سنوورە هاوبەشەکانی ئێران و هەرێمی کوردستان بە پشتیوانی تۆڕەسی خوڕیە ناوچەیی و سەر و ناوچەیەکانەوە بەڕێوە دەچێت. شایانی وەبیرهێنانەوەیە کە لە نەورۆزی ئەو ساڵدا کە قۆناغێکی نوێ لە خەباتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەلایەن مستەفا هێجری سکرتێری گشتی ئەم حیزبەوە ڕاگەیەندرا بەرپرسانی ڕێژیم بەردەوام باسی لە ناوبردنی حیزبی دموکراتی کوردستانی ئێران دەکەن. لەو پەیوەندیەدا کەریم پەرویزی ئەندامی دەفتەری سیاسی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە پەیوەندی لەگەڵ وتەکانی مراد قەرەیلان ئەندامی ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان بە ماڵپەڕی کوردستان میدیای گوت شێوەی خەبات لە هەر بەشێک لە کوردستاندا خەباتکارانی ئەو بەشە دیاری دەکەن لەبەر ئەوەی ئەوان دەتوانن ئەولەویەت و دۆخی ڕاستەقینە و دروستی خەبات لە پارچەکەی خۆیان دیاری بکەن. دووپاتکردنەوەی تۆمەتەکانی ڕێژیمە حاکمەکان بەسەر کوردستاندا لەلایەن هیچ یەک لە لایەنە سیاسیەکانی کوردستان بە دژی یەکدی جێگای قبولکردن نییە. پەرویزی لە درێژەی قسەکانیدا دەڵێ خەباتی ئێستای نەتەوەی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات لە ژێر ناوی ڕاسان هەڵقوڵاوی ڕاستەقینەی نەتەوەی کورد لە کوردستانی ئێران بووە و هەر لەبەر ئەو هۆکارەشە کە دشکردەوەی توندی ڕێژیمی ئیسلامی تارانی لێ کەوتۆتەوە. ڕێژیمی کۆماری ئیسلامی بە پێچەوانەی حکوومەتی تورکیە ئیزنی هیچ شێوە چالاکیەکی سیاسی و پارلەمانی بە خەڵک و بە تایبەتی نەتەوەی کورد نادات و ناتوانرێت لەو جێگایە کە مەجالی چالاکی پارلەمانی و سیاسی هەیە دەست بدرێتە خەباتی چەکداری و لە جێگایەکی دیکە کە ئیزنی هیچ شێوە چالاکیەکی سیاسی و پارلەمانی نییە چالاکی و خەبات لەو بەشە پەیوەندی بدرێت بە بێگانەوە.